ئێمە لە بەردەم وڵاتێکان هیچ مشکلەیەکی نییە کێشەکانی هەمووی ئەوەیە کە ئیتر ئەبێ شتەکان وەکو خۆی ئیش بکە. سەبارەت بە پرسی ئۆپۆزیسیۆنیش من دەمێکە وتومە لە کوردستاندا هەمیشە ناڕەزایەتی هەیە. ناڕەزایەتی هەیە لە شێوازی بەڕێوەبردننی وڵات، ناڕەزایەتیە لە نەو ناعەدالەتی، لە شێوازی دابشکردنی سامان، لە کۆکردنەوەی سامان، لە بەکارهێنانی هێزی ئەم دوانە بەسەر خەڵکەوە و لە زۆر بابەتی خزمەت گوزاری، نەبوونی ڕۆڵی یاسا، نەبوونی دامەزراوەکان ئەم ناڕەزایەتیانە بەردەوامە. و کۆمەلگا هەمیشە لە بەردەم ئەم ناڕەزایەتیانە خۆی بینێتەوە. لە بەرامبەردا زۆر هەوڵی سیاسی دراوە بەتابە لە 2009 کە ئەم ناڕەزایەتیانە کەناڵیزە بکرێ، ئۆرگانیزە بکە، ڕێک بخرێ لە چوارچێوەی تەنزیمێک ڕێکخراوەیەکی سیاسیدا کە ناو ئەنێن پێ ئەڵێن حیزب یان جوڵانەوە یان ڕەوتێک یان بڵین ئۆپۆزیسیۆن. بەڵام کێشەکە لەوەدا لێرەدا ئەوەیە کە زۆر جار ئەم ناڕەزایەتیانە لە حاڵەتی پەیوەندیەکی ناڕەزایەتی پەرتەوازە لەگەڵ ئەو هێزانەی کە ویستویانە سەرکردایەتی ئەم ناڕەزایەتی بکەن لە حاڵەتێکی پەرتەوازەییدا ماوەتەوە نەبووە بە قۆناغێکی ئۆرگانیکی بەخۆیەوە نەبینەوەتە با نمونونەکەوا لێ بکەم بۆ من نەمان بینیوە پارتێکی سیاسیە ڕێکخراوەیە هەبێ نوێنەرایەتیەکی ڕاستەقینەی بۆ نمونە مامۆستایانی ناڕازی یان فەرمانبەرانی ناڕازی بکە. نەمان بینیوە بزوتنەوەیەکی سیاسی دروست بێ بڵێن ئەم بزوتنەوە سیاسیە پێگە جەماوەەکەی لە ناو جوتیاران و کرێکاراندایە بۆ نمونە. بواتە حاڵەتی پەیوەندیەکی ئۆرگانیکی لە نێوان خەڵکی ناڕازی و لە نێوان ئەو هێزانەی کە ویستویانە بربەرەکانەی پارتی وێچێتیان ئەم سیستەمە بکەن پەیوەندیەکی ئۆرگانیکی نەبووە. زیاتر پەیوەندەکە لە حاڵەتی پەیوەندیەکی کەسیانەیان کەسایەتی سنتەر یان میدیا سنتەرا بوواتە ئەم هێزانە میدیایەکی بەهێزیان هەبووە یان میدیاکانی خۆیان بەکارێنەوە ئەوەشی کە خەڵک پێشوازی لە وتارەکانیان کردووە پێشوازیەک بۆ لەسەر ئەساسی وتارەکانیان لە میدیاکانە ناڕەزایەتەکانە لە میدیا و لە تەلەڤیزۆن و لە سوۆسیال میدیا. کاتێک کە ئەمە کۆتایی دێ و ئەم گوتاری ناڕەزایەتیان ئەم دیسکۆرسە ناتوانێت ببێتە بەرنمەیەکی سیاسی و لە بەرامبەریشە هەموو زەبر و زەنگ و تونند و تیژەکانی دەسەڵاتیش بەرامبەریان و ئەبێ ئەوەشمان لە بینەچێ بۆی واقعی بین ئەوە گوتار و دیسکۆرس و دەستپێشخەری ناڕەزایەتیە کە ئەبێ بە جۆرێ خۆی ڕێک بخە دەسەڵات ملکەت بکە. ئەجینا لە هیچ کوێی دنیادا لە هیچ سیستەمێکی دیموکراسیدا دەسەڵات کەیفی بەچارەی ئۆپۆزیسیۆنە.